بە مەبەستی بارانبارین و ڕەوینەوەی وشکە ساڵی بەشێکی زۆر لە مسلمانان و نوێژخوێنانی سنووری پارێزگای سلێمانی سونەتی نوێژەبارەیان زیندوو ڕاگرتو هیوایان خواست خوددا بە خراپی خۆیان لەگەڵ نەکات و بەزەیی خۆی بەسەر وڵاتماندا بڕێژێت. ئێمەش وەکو مامۆسانی سنووری گەڕێکی ڕاپەڕین لە سلێمانی بە باشمان زانی ئەم ساڵ کە بەداخەوە باران تا حەدە دوا کەوتەوە پارساڵ وەکو پێویست باران نەباریوە مسلمانان ئاگادار بکەن و هەرکێکمان لە مزگەوتی خۆمان بۆ ئەوەی کە لێرە کۆبینەوە و بەیەکەوە بەدەستە جەمعی بە کوڵ دوعا بکەین بە جەماعەت دوعا بکەین بە هەمومان پێکەوە بپارێنەوە لە خوا کە خوا وڵاتمان ئینشاءالله لە وشکە ساڵی و لە بێبارانی بپارێزێەوە لەم بێبارانە ڕزگارمان بکە خوای گەورە بارانی ڕەحمەتی خۆی ببارێنێن ئینشاءالله. خوا ڕەحممان پێ بکە خوایە یا رب العالمین خوایە بۆ خاتری سونەتەکانی خۆ خاتری ئەمرەکە ئەم دنیایەمان بۆ خۆشکەی ئەم وەزعی کوردستانەشمان بۆ خۆشکەی. یا رب ئەغیثنا خوایە بارانی ڕەحمەتام و بارێنی. بەراورد بە ساڵی ڕابردوو بارانبارین لە وادەی ئاسایی خۆی لایداوە و ئەمەش نیگەرانی هاوڵاتیان و لەسەروی هەمووشیانەوە جوتیارانی بەدوای خۆی داهێناوە. هەر لەبەر ئەوەش تەواوی چین و توێژەکان بە مەبەستی دەربڕینی بێدەسەڵاتی خۆیان لە بەردەم خوددا دەپاڕێنەوە و نوێژ ئەنجام دەدەن. بەشکو ئەو خوای گەورە ڕەحمان پێ بکە دوعای مسلمانێکمان لێ قوبوڵ کە ئینشەڵڵا بە قوربانی بم ئەمە فەرزە سونەتە سونەت براکە ئی باوکو بۆ ئەم مەراسیمەی کە لە هەموو کات و هەموو وەختێکا کە ئێمە هەج ناڕەحەتیەکمان بێ هەج تەنگانەیەکمان بێ هەج بێبارانیەکمان بێ هەج دڵتەنگیەکمان هەبێت هیچ پەنایەکمان نییە غێری پەنای خوای گەورە نەبێ خوای گەورە بێ بە دەنگ و هاواری ئەم مسلمانانەوە خوای گەورە دوعای ئەم مسلمانانە قوبوڵ بکات. الله ئەکبەر. بەهۆی کەمبارانی لە ساڵی ڕابردوو مەترسی و لێکەوتەکانی بێبارانی لەم ساڵدا زۆر زیاتر دەبێت هەر لەبەر ئەوەیە مامۆستایانی ئاینی داوا لە مسلمانان دەکەن زیاتر بۆ لای خودای خۆیان بگەڕێنەوە و تۆبە بکەن. بەم بەسەوەی کە ئینشاءالله یەکەم خوای گەورە لێمان خۆش بێت و خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی لە هەڵەو کەم و کوڕەکانی گشتمان خۆش بێ یەکەم دووەمیش بە ئومێدەوەی کە خوای گەورە ڕەحممان پێ بکا و بارانی ڕەحمەتاوە بارێنێ دیارە نوێژە بارانەیەکێکە لە سونەتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە لە هەموو کاتێکا و لە هەر ساتێکا کە ئیتر مسلمانان و خەڵک کەوتو تەزیقەوانێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا مسلمانانی کۆ کردوتەوانێ و ئەم نوێژەیان ئەنجام داوە و خەڵکی زۆر پەرۆشی عیبادەت و خواناسی و نوێژە بارانەیە و من زۆر دڵخۆش بووم کە بەڕاستی هەموو نوێژە بارانەیەک هەر لەبەر خاتر خوای گەورە و میرەبانە بەڵام مهمی ئەم نوێژە بارانە لەوەدا بوو ئێمە هیچ ئیعلامێکیشمان نەبوو ئەلحەمدوللا ئەو هەموو خەڵکە زۆرە ڕووی کردە ئێرە و نوێژێکی ڕوحیمان ئەنجامدا و داوای لێخۆشبوونمان لە خوای گەورە و میرەبان کرد. ساڵانە هەرێمی کوردستان پێویستی بە 500 بۆ 600 ملیم بارانە و لە ئەگەری دواکەوتنی بارانبارین ئەوە مەترسی بۆ داچاندنی بەروبوومە کوشت و کاڵیەکان و بە تایبەت دانەوێڵەیەکان دروست دەبێت. ئەمە سەرڕای زیامەتبوونی جوتیاران لە هەمان کاتدا گرانی لە بازار دێنێتە ئاراوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.